بدرێنە سەرداوەکاری برای بەڕێز کاک نەزاد خەیلانی هیوادارین بە دڵ بێفەرموو. پێشکەشە بە هەموویانە بەڕێزەکان تایبەت نیزام منارە دۆستی خۆم هەموو خەیلانیەکان کاکە کوری خۆشەویست و شاید نەزاد ماسی لێوە لە هەنجینی شیرن کرا بشێمی تادانۆ تۆ پێ دەگوتم ماسی لێوە لە هەنجینی شیرن کرا نور چاوم بۆ تاریشی لە ئەستێرن ڕووگەشترا نور چاوم بۆ تاریشی لە ئەستێرن ڕووگەشترا لانەکان بژین پێشکەش بە کاک بارزان خەیلانی و حەمی خەیلانی میمی دادانۆ سەلام خەیلانی نۆشی نیزام منارە و هەموو منارەیەکان ئەی بۆ ئێستاکان بینی شەرمەزاری سەرداخان چێ بۆ ئێستاکان بینی شەرمەزاری سەرداخان سەیرا ئاڵێ هەر تۆ نەبووی بە هەناسەم نەدەگوت ئۆخان سەیرا ئاڵێ هەر تۆ نەبووی بە هەناسەم نەدەگوت ئۆخ تۆ پێ دەگوتم ماسی لێوە لە حەنجی من شیرن ترا تۆ پێ دەگوتم ماسی نەزاد لە حەنجی من شیرن ترا نور چاوم بۆ تاریشی لە ئەستێرن ڕووگەشترا نور چاوم بۆ تاریشی لە ئەستێرن ڕووگەشترا پێشکەشە بە کاکە مەنسووری خەیلانی سڵانە کاک مەنسوور خەیلانی کاکە پور خەیلانی نەزاد شاد خەیلانی هەموو خەیلانەکان پێشکەشە بە کاک بارزان و کاک سەلام خەیلانی و کاک نەشاد خەیلانی و میمی تادانۆ لەگەر کاک نیزام منارە سامانە نیزام منارە پێشکەشە بە کاکە شاهینی برباسی خۆشەویست سامانە نیزام منارە نۆشین خەیلانی دلشاد خەیلانی میمی تادانۆ بشی میمی تادانۆ دەستیری نۆشین السلام خیلانی غریب 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 وای غریبم غریب غریب غریبم دناوم ای غریبم غریب نیزم غریبم دناوم بگوشن کسی دیلی دستی زالم بهی وای دیداری ندار بسان تا خیارم بهی وای دیداری سلام بسان تا خیارم پیشکش با سلام خیلانی